مامۆستا هەڵۆ چی کرد ئێستا گرتوانە پێم بڵێ شتێکی ناشەعی کرد بێ مەلاکانی کوردستان مەلاکانی کوردستان پێم بڵێن شتێکی ناشە خوتبەکە لێدەن شتێکی ناشەعی پێم بڵێن مرەوەی ناشەرعی بوو ئیدەن کەواتە ئەو کابرا باسی خوا و پێغەمبەری کرد بڵێ ئەی بۆ مسلمان لێی بێدەنگە بۆ مەلا لێی بێدەنگە بۆ کەس نییە بە جوان بێ خوای هەیە خوا عەرشیان سەرا و بنەکە خوای هەیە فتربصوا لە کەمین دابن زانە خوا چێکە خوا ئینسانی فاسق هیدایەت نادا دانیشتی خۆ بە مسلمانە زانی جنێومان پێدەی جنێ بە مەلا مامۆستا خوراسانیە دەی جنێ بە بنە دەی جنێ مامۆستا هەڵۆوە دەی جنێ بە هەموو مامۆستایەکەدا کە فیشک بە تاریکایی وەنانێ کە ئەمریکا داری لە ژێر قاچی تۆ بڕیوە مەلای بێدەسەڵات چه گوناحی هەیە ئەمریکا تۆی فرۆش بەگەر مەردی کوڕی مەردی قسە بە ئەمریکا بڵێ بەس ئاغاکان لە کوردستانە لێ ناگەڕێن چونکە ئەمریکا دایناون لەوێ قسان پێ بڵێ ڕاپەری دژیەوانە بچێ بەرامبەر قۆنسەلیان بڵێ بۆوا لە کوردەکەن سەد شاقت پێ هەڵەدا بڕە بەوان بڕێ بە من مەڵێ من خاین نیمە من خاین نیمە نا من خاین نیمە من دژمنی ملەتی خۆم نیمە من دژمنی بە کەرکردنی ملەتم ملەت نابێ کەرکرێ ملەت نابێ